ناتوانرێت پێشبینی هەسارەی زەوی بەبێ ئاو بکرێت کە بەهۆی زەریا و دەریا و ڕووبار و دەریاچەکانەوە ڕەنگێکی شینی زاڵی لە خۆ گرتووە و جیاوازیەکی بەرچاوی لە هەسارەکانی دیکە پەیدا کردووە. هەر بۆیە نەتەوە یەکگرتوەکان ڕۆژی 22 ئاداری هەموو ساڵێکی وەک ڕۆژی جیهانی ئاو دیاری کردووە و دەستڕاگەشتن بە ئاویشی بە مافێکی سەرەتایی مرۆڤ ناوبردووە. بە پێی ئاماری نەتەوە یەکگرتوەکان تا ئێستا 2 ملیار و 200 ملیۆن کەس لەسەر تاسەری جیهاندا ئاوی خواردنەوەیان نییە و 3 ملیار و 500 ملیۆن کەسیش لە بوونی خزمەتگوزاری ئاوەڕۆی تەندروست بێبەشن و کاریگەری وێرانکەری لەسەر ژیان و کۆمەڵگەکەیان دروست کردووە. ڕێکخراوەکە دەیەوێت لە ڕێگەی ئەو هەنگاوانەی لە بواری ئاو و ڕوبەڕووبوونەوەی گۆڕانی کەشوهەوا گرتوێتێ بەر تا ساڵی 2030 دڵنیا بێتەوە لەوەی ئاوی خاوێن بۆ تەواوی مرۆڤایەتی بەردەست دەبێت. پێشتر یەکێتی ئەوروپا ڕایگەیاندبوو گۆڕانی کەشوهەوا و لە دەستدانی جۆرایەتی بایۆلۆجی و بەڕێوەبردننی نابەردەوام و پیسبوون کاریگەری ڕاستەوخۆ و نەرێنی لەسەر سەرچاوە ئاویەکان لەسەر تاسەری جیهاندا دروست کردووە. بە پێی ئاماری ڕێکخراوی یونسێفی سەر بە نەتەوە یەکگرتوەکانیش لە ئێستادا لە هەر 4 کەس یەکێکیان دەستی بە ئاوی خواردنەوەی خاوێن ناگات و نزیکەی نیوەی دانیشتوانی زەویش لە دەستڕاگەیشتن بە خزمەتگوزاریە تەندروستە ئاویەکان بێبەشن و کەمی ئاو بووەتە بەشێک لە ژیانی ڕۆژانەیان. لە ئێستادا گرفتی سنوورە ئاویەکان و پشکی ئاو لە نێوان وڵاتاندا بووە بە یەکێک لەو کارتانەی کە بۆ فشاری نایاسایی سیاسی بەکاردەهێنرێت و لەلایەن هەندێک لە وڵاتانیشەوە بۆ دەستڕاگەیشتن بەو مافانە خەبات دەکرێت و ئاو وەک هۆکارێک بۆ هێنانەدی هاوسەنگی و لێک تێگەیشتنی سیاسی بەکاردەهێنرێت. بۆ ڕێگریکردن لە ئاڵۆزیەکان پسپۆڕان جەخت لە کاراکردنەوەی یاساکانی ڕێخستنەوەی پەیوەندی ئاویەکانی نێوان وڵاتان دەکەنەوە کە تێیدا هەر وڵاتێک مافی دەستڕاگەیشتن بە پشکی ئاوی خۆی لە ڕووبارە نێودەوڵەتیەکان وەربگرێت. لە نێویاندا عێراق کە سەرچاوە ئاویەکانی لە ئێران و تورکیا و سووریاوە دەڕژێنە وڵاتەکەوە و بەردەوام بۆ گەیشتن بەو مافە پێویستی بە دانوستانی سیاسی هەیە. ڕووبارە نێودەوڵەتیەکان 60% ئاوی شیرین پێک دەهێنن لە جیهاندا کە 153 وڵات لە سنوورەکانی خۆیاندا سەدان بەندا و پرۆژەی جۆراوجۆریان بۆ گلدانەوەی ئەو ئاوانە دروست کردووە و تەنیا 24 وڵاتیش لەسەر تاسەری جیهاندا ڕێکەوتنیان لەسەر بەکارهێنانی ئەو سەرچاوانە ئەنجام داوە. ئەمە لە کاتێکدایە زیاتر لە 3 ملیار کەس لە جیهاندا پشت بەو ڕووبارانە دەبەستێت کە سنووری چەند وڵاتێک تێدەپەڕێنن. لەگەڵ زیادبوونی ژمارەی دانیشتوان و کاریگەری گۆڕانی کەشوهەوا و ئەو نەخۆشیانەی کە بەهۆی نەبوونی ئاوەوە ڕوبەڕووی دانیشتوانی زەوی بوونەتەوە، چاککردنی سیستمی ئاو پێویستیەکی بەپەلەی جیهانیە و هەریەک لە تەندروستی گشتی، پێشکەوتن، سیستمی خۆراک، بەرهەمی ئابووری و پاراستنی ژینگە پشت بە سوورێکی ئاوی باش دەبەستێت تا بتوانێت ساڵانە ڕێ لە مردنی نزیکەی 400,000 کەس لە جیهاندا بگرێت کە 70% هەموو ئەو مردنانە پێک دێنێت بەهۆی ڕووداوە سروشتیەکانەوە ڕوویانداوە.